خۆشەویستان ئێستاش لە بەشی دووەمی پرۆگرامی چیرۆکی من لەگەڵ کاک ڕێبوار کە ئەوڕۆ زۆر هیلاکمان کردووە لەگەڵی بەردەوام دەبین. کاک ڕێبوار باست لە نالی کرد کە سەرسامی پێی دەمێ ئەو بپرسم نالی لای تۆ کەی تەواو دەبێ؟ بەڵێ وابزانم کوڕێکیشت هەر ناو لێ ناوە نالی نایاب زەریاب و نایاب. بەڵێ نالی پرۆژەی تەمەنە من لە تەبەنی نووسینی خۆمە ئەگەر بیکەین بە دوولەتەوە یەک لەتی تەواوم بۆ نالی داناوەوە هێشتا نەگەیشتومەوەی لەسەر 4-5 لە دەقەکانی نالی قسە بکەم، یعنی ئەو دوو کتێبەی نووسیومە سەبارەت بە 1-2 دەقی نالیە، نەک بڵێ هەموو شعری نالی. بۆیە بەڕاستی نالی دەریایەکە بۆ ئێمەی کورد تەواوبوونی نییە. تۆ کاتێک نالیش باشترە ناسی کە شعری کلاسیکی وڵاتانی دەوروبەریش نەختێک بخوێنیەوە، ئەجا بۆ دەرەکەوێ ئەم شاعیرە چەندە پایە بەرز و قوڵە لە تێڕوانینەکانیە و هەتاکو بەشەکانی تری معریفەی ئینسانیش بناسی، بۆ نمونە فەلسەفە، کۆمەڵناسی، دەروونزانی، دەروونشیکاری و ئەنجا بچی نالی بخوێنیتەوە بۆ دەرەکەوێ کە هەموو ئەو بڵێن ڕەگەزانەی لە معریفەی مرۆڤایەتیە هەن نالی بەنەوعێک ئاگاداریان بۆ تا سەردەمی خۆی و ئەمە وا ئەکا کە نەتوانین بە ئاسانی نالی بە شەرحی دیوانەکەی کە مامۆستایانی مدەڕیس و چەندین کەسایەتی ترکاریان لەسەر کردووە ئەوە هەمووی بۆتە پردێک کە ئێمە پیا ینی ئەپەڕینەوە، ئاسانکاریان زۆر بۆ کردوین. ئێستا ماوەتەوە کە ئێمە چۆن نالی ڕاوە بکەین، چۆن ڕەهەندەکانی دەروونزانی و فەلسەفە و بەرزی ئەدەبی شعری نالی و ئەمانە هەمیشەش بە لە بەرچاوگرتنی شاعیرانی هاوشێوەی نالی لە زمانی فارسی و عەرەبی و زمانەکانی ترا بۆ دەرەکەوێت کە ئەم شاعیرە زۆر ناوازەیە، بۆیە هیچ هونەرێک نییە کە من دوو کتێبم لەبارەیەوە نووسیوە و هونەر لەوەدایە کە هەموو تەمەنی خۆتی بۆ تەرخانکەی بتوانی بەردەوام ڕوونکردنەوەی لەسەر بدەی و ئەو قوڵاییە ئەو گەوهرێکە لە قوڵایی ئەدەبی ئەم ئینسانەیە زیاتر ئێمە کەشفی بکەین. بۆ پرۆژێکی تاڕێبوار ئەگەر سەرنج بدەینە گۆران و حاجی قادری کۆیی و سالم دەبینین لەپاڵ ئەوەی کە خوداناسێکی باش بوون نیشتیمان پەروەرێکی چاکیش بووینە. ئایا ئەوە هۆکاری بەنەبریمانەوەی ئەو شاعیرانەیە؟ هەر بەتەنیا نا، بەڵام ئەو ڕێگەی کە لە بڵین شەرەفخانی بەدلیسیەوە دەست پێکە کە هەز بە کەمی ئەکا وەک کوردێک بۆچی کەس مێژووی کوردان نانووسێتەوە لە کاتێکا فارس و عەرەب و تورک ئەڵێ وەکو بولبول خەریشی پیا هەڵدانن بە میلەت و مەملەکەتی خۆیانە، بەڵام کەسیان باسی ئەم میلەتی کوردە ناکا. بۆیە من بڕیارمدا کە منیش مێژووی کوردەکان بنووسمەوە. ئەم هاندانە شتێکی قوڵی لە پشتەوەی ئەویش کە ئێوێ کوردستانێکی پارچە پارچە یەک خاتەوە لە ناو مێژوویەکی هاوبەشدا. ئەوە زۆر گرنگە لای شەرەفخان. شەرەفخان بۆ ئێمە خاڵی سەرەتای یاخیبوونە، یاخیبوونە لە مێژوویەکی سەپا و لە ژێردەستەی و لە پارچە پارچەی، چونکە ئەو بەرەو شوێنێکمانەبا کە ئێمە ئەکرێ گرتوو بین. ئێمە میلەتێکی یەکین بەڵام مێژوو پارچە پارچەی کردوین. ئەم ڕەگا لای شاعرێکی وەکو ئەحمەدی خانی ئەبێتە بەراوردکاری لە بینی کرمانج و غەیرە کرمانجدا، بە تایبەتی فارس و عەرەب و تورک و ئەوانە، بۆ ئەوان خاوەنی دەوڵەت بن، بۆ ئێمە خاوەن نەبین. ئەمە پرسیارێکی وجودیانەیە سەر هەڵدەدا لەم سەردەمەیە سەدەی 16 و بەرەو دووە و ئەم خەتە لە بیرکردنەوەی شاعیرانی کورد وێڕای ئەوەی کە هەمویان مەلابوون، بەڵام ئەو خەتە ینی ڕۆحی هەستی نەتەوایەتیە سەر هەڵدەدا و ئەگاتە حاجی قادر لە لووتکەی خۆیدا. حاجی قادر اینجا هەوڵی تیۆریزەکردنیەدا و ئەمە هۆکارێکی سەرەکیە لەگەڵ تام لەوەیە، بەڵام ئەمانە لە هەمان کاتا شاعیری زۆر پایە بەرزیش بوون، واتە بە پێ و دانگی نووسینی بە پێی ئەو هەلوو مەرجانەی کە دەبوو شعری ناوازەی تیا بنووسێ، ئەمان شعری ناوازیان نووسیوە، واتە نەهاتوون لە پێناوی بیرۆکەیەکدا کە نیشتیمان پەروەری و
کوردێنیە زیان بە ئەدەبەکەی خۆیان بگێنن واتە نالی حاجی جززیری ئەحمەدی خانی کە دەقیان نووسیوە بە مستەوای دەق لەو دنیاەدا نووسیویانە کە عەرەب نووسوێتی فارس نووسوێتی ئینگلیز نووسیوێتی یعنی هیچ کەم و کوڕێکی تریتیان نییە ئەو دەقانەی ئەوان نووسیویانە لە هیچ یعنی تۆ کە دەقی ئەمانە بەراورد دەکەی بە دەقی میلەتانی تر لەو سەردەمەدا هەمان ئەو پێودانگایی کە هەبووە ئەمانیش پەیڕەویان کردووە و بەو مستەوا بەرزە نووسیویانە بەڵام ئەم ڕۆحی کوردێنیەش یعنی وەکو مەلۆتکەیەک لە شەرەفخانەوە ئەگا بە جززیری لە جززیرەوەگا بە ئەحمەدی خانی ئەگا بە نالی حاجی قادری کۆی فەقیقاری هەمەوەند دوای ئەپەڕێتەوە ئەچێتە منتیقەی سنە و مەهاباد و ئیتر لەوێش کۆمەڵێت داهێنەری گەورە ئەم مەلۆتکەیە دەستا و دەست دەکا ئەم هەستی کورد بوونە ئەم هەستکردن بەوەی ئێمە جیاوازین لە ئەوانی تر و دوجار ئەم هەستا بەرەو قوڵبوونەوەی ئەوە ژڕواکە ئێمە داگیرکراین ئەوان داگیرکردن و لێرە ئەنجا بڵێن ڕوتێک سەر هەڵەیە بەڵام ئەمانە نەمرن چونکە ئەدیبی بەرزن ئەنجا ناوەڕۆشی ئەدەبیان بەشێکی زۆری تەرخانە بۆ ئەم هەستی نەتەوایەتیە. باشە مامۆستا ڕێبوار کتێبی دنیای شتە بچووکەکان دنیای شتە بچووکەکان بەڵێ لە چیەوە دروست بووە؟ دنیای شتە بچووکەکان کتێبێکە کە من زۆر معجیبی فەیلسوفێکی ئەڵمانی بووم ئەوسا ئێستا خۆشبەختانە کتێبێکی تەرجمەی کوردی کراوە بە ناوی واڵتەر بنیامین. من زۆر لە تەمەنی بڵین تر زۆر سەرەتای بیستەکانە هەندێ بەرهەمی ئەوم خوێندەوە سەرەتا بە فارسی دوایی بەدانی مارچی بۆ نمونە کە باسی بۆ لێرەکە کە وێنەی شعری لە چیەوە وەرگرتووە باز لەوە کە ئەڵێ پاریس لە سەردەمی بۆ لێرە جادەکانی بەرچن بوون ینی بەڕێژ کرابوون ئەڵێ گۆلاوی ئاو ئەمایەوە و بۆ لێر لەوێەوە سەیری ئەو گۆلاوی ئاوانەیە کرد ینی وێنەی بۆ دروست دەبوو لەو کاتەیە و هەستێکی تایبەتی خۆی لە ڕێگەی ئەو وێنانەوە دەرەبڕی کەواتە واڵتەر بنیامین بۆ من وزگەیەک بوو هەم لە ڕێوە فەلسەفەم ناسی زیاتر و تێگەیشتم کە ئەکرێ هزری فەلسەفی بیری پێ بکرێتەوە بۆ زۆر شت لە دەرەوەی مێژووی فەلسەفە مەسەن بیری پێ بکرێتەوە بۆی من تعریفێکی تری ئەدەبی نالی بکەمەوە مەسەلەن وانە بۆ لەوێ ڕنگ بێ باسی خواردن دروستکردن بکەی بەڵام بۆ چوونی فەلسەفی تیاابێ کە من کتێبێک نووسی بە ناوی فەنتازیای خواردن دنیای شتە بچووکەکان ڕاوەستانە لەسەر ئەو شتە بچووکانەی کە هەمومان ئەیان بینین بەڵام لەسەریان ناوەستین بە بابەتی ئەدەب و بیرکردنەوەیان نازانین من لەسەریان وەستام جارێکیان شێرکۆ بێکەس یادی بەخێر دانیشت بووین وتی من هاتمە ژوور و بە خێراتن کرام و ئەمانە لە دەستگای سەردەم لە بینا کۆنەکەیان وتی ئەم ڕێبوار ئێستا هەمومان لەم ژوورە لێمان پرسم بڵێ چی لەم ژوورە هەیە وتی یەکێکمان ئەڵێن ئەمە مێزە ئەمە گوڵە ئەوە تابلۆیەکە بەس لە ڕێبوار پرسن چی لەم ژوورە ئەڵێ ئەوە زەنگیانەیەەکە وتی ڕێبوار دایمە بەدوای ئەو شتە وردانە ئاگەڕێ دنیای شتە بچووکەکان ڕنگانەوەی ئەوە بوو من نەمەتوانی باز لە مەفاهیمی گەورە و چەمچی گەورە و دیموکراسیەت و ئایدۆلۆجیا و ئەمانە بکەم بۆیە هەستمە کرد ئەبێ قۆڵبمەوە لەو شتە بچووکانەیە کە ژیانەشین هەموو ئینسانێک یعنی لە ژیانیا ئەو شتە بچووکانە هەیە ئەو شتە بچووکانە هەیە و گرنگی تایبەتیشکی خۆشیان هەیە و من هەوڵم داوە باز لەو گرنگیان بکەم کە ئەبێ معریفە و فکر و فەلسەفە ئاوڕ لەو شتانە باتەوە کە پەیوەندیان بە ژیانی کردەی ئینسانەوە هەیە. کاک ڕێبواروەی کە ناخۆشی نیشتیمان لە نووسینی ئێوەیە بەڵێ باشە لەسەر ئەو بنەمایە دەمەوێت بپرسم بۆچی لە زۆر جێگادا هەست بە ماندووبوونت دەکرێت لە نیشتیمان بڵێ هۆکارەکەی چییە؟ جا ئەوە لە بیر بێ هاوڕێ عەزیز نیشتیمان وەک واقع ناخۆشە وەک ئەوەی چی ڕوئەدا لەو نیشتیمانە بەس نیشتیمان خۆی خۆشە خۆشەویستیشە بەو بەڵگەی کە من تحملی واقع ناخۆشەکە یەکەم بەڵام لە نیشتیمانی خۆمە من لە ناخۆشترین کاتەکانی ژیانی ئەم نیشتیمانە گەڕاومەوە بۆ ئێرە لە شەڕی داعش لە دەرەوە بووم بۆ ئاگاداریت وەشم توانی بمێنمەوە
بەڵام من پێم وابوو خۆم ئاهەنگ زەریاب نایە بە دەنگدان بڕیارماندا بگەڕینەوە بۆ کوردستان 2004دا هەمووی چەند مانگێ و شەڕی داعش دەستی پێکرد بوو کەواتە نیشتیمان واقعێکی ناخۆشی هەیە بەڵام نیشتیمان خۆی خۆشە وەکو تۆ فەرمووت خۆشەویستیشە بەڕاستی ئەو قەسیدەیە باز لە واقعی نیشتیمانەکە و باز لەو بکەر و کارکتەرە ناکا کە ئەو واقعا لە بەرژەوندی خۆیان بەکارهێنن و ئەبنە هۆکاریەوەی کە ئێمە بۆ ساتە وەختێک هەست بکەین نیشتیمانەکە خۆشی ناخۆشە. کاک ڕێبوار کۆمەڵێک توێژینەوەت کردووە لەسەر پەروەردە بەڵێ بە تایبەتی پەروەردەی منداڵ بەڕای تۆ ئێستا کۆمەلگای کوردی لە کۆمەلگای کوردی پەروەردەی منداڵ چۆن دەبینی؟ خراپ ئێمە پەروەردەکاری زۆر باشمان هەن بەڵام ئەم حکوومەتە هینیان پێ ناکە ینی ئەم سیستەمی حکومڕانیە بەکاری نەهێناون ئەو وزە خۆماڵیە پەروەردەیانەی ئێمە هەمانن لە هەرێمی کوردستانە زۆر زۆرن بەداخەوە لەناو ئەو سیستەمایە جێگیان نابێتەوە بۆیە لە پەراوێزدا ماونەتەوە سیستەمەکە زیاتر ئەوەی قوبولکرا وەردەگرێ و خراپە لەبەرەوەی ئەم سیستەمە خۆمان دامان نەڕشتووە منهەج و پرۆگرامەکانی زادەی بیرکردنەوەی ئینسانی خۆمان نین ئەو خەبیرە پەروەردەیانە نین کە لە دەرەوەی وەزارەتی پەروەردەن ئەو دڵسۆزانە نین کە پەروەردە وەکو زیندووبوونەوەیەکی نەتەوەی سەیرەکەن نەک وەکو تێپەڕاندنی ساڵەکان لە ناو قوتابخانە و شوێنە پەروەردەیەکان بۆیە پەروەردە لە وڵاتی ئێمەیە پەروەردە تەندروستی دادگاکان هەر هەمووی لە خراپیەکی بەردەوامدان چونکە ئێمە لە ماوەی ئەم 20 ساڵی دواییدا بە هیچ شێوێ بە پشت بەستن بەوەی خۆمان ئەیزانین لەسەر کۆمەلگای خۆمان نەهاتوین بەرنامە دابنین بۆ پێشخستنی کۆمەلگاکەمان هاتوین کڕیومانە هاتوین مەسرفمان کردووە هاتوین کۆپیمان کردوێتەوە هیچ وڵاتێکی بۆ ئەوەی لە ئەوروپا بچیت بۆی پێشکەوین بەڵام من وەکو چاودێرێک لە بواری پەروەردەیە کە خۆم پێوە مەشغوڵ کردووە بەڵام خەبیری پەروەردەی نیم هیچ وڵاتێکی ئەوروپیم نەبینیوە بچێ بەرنامەی نەرویج یا فینلەندا بێنێ لە وڵاتەکەی خۆی پیادەی بکات بۆچی وا ناکە لەبەرەوەی واقعی وڵاتی خۆی لە بەرچاوەگرێ و بە ئەهلی کارەکەی ئەسپێرێ کە بەرنمەیەکی پەروەردەی بۆ دروستکردنی ئینسان لە واقعدا ئینسانی دو ڕۆژ لە واقعدا دروست بکەن و ئەیکەن بۆیە ئەو گەمژەیەی کە ئێمە کردومانە بەهێنان و کۆپیکردنەوەی منهەجی پەروەردەیی و گونجاندنی لەگەڵ خۆمان جگە لە فەرامۆشکردنی پەروەردە و ئینسانی کوردستانی هیچ شتێکیکەی لێ بەرهەم نەهات و ئێستا بینی ئەو زەمینەیە چی لێ هاتووە پەروەردە بۆتە شتێک ناوەڕۆکێکی ناپەروەردەیی کە تۆ ڕۆژ و ساڵە ئەکادیمی و تربەویەکانی پێ پڕەکەیتەوە و لە ئاخری ساڵە ئیتر خۆ حەفیزاکەیت و هەندێک دەرەچن بۆ پۆلی دواتر و ئیتر بەو شێوەیە باشە ئەگەر تەمەشا بەڵام مرۆڤت دروست نەکردووە ئەگەر تەمەشا بکەین ئێستا بەڕاستی دەرونی دایک و باوکەکان هیلاکە ناڕەحەتن بەهۆی خراپی بارودۆخ و گوزەران و ناخۆشی و نەتوانین بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی منداڵەکەی لە ئێستادا دایک و باوک دەتوانن چ بکەن لە بۆ ئەوەی پەروەردەیەکی تەندروست منداڵەکانیان پەروەردە بکەن و نەوەکی تەندروست پێشکەش بە کۆمەلگا بکەن پرسیارێکی زۆر جوانە هاوڕێزی تۆ لێرە ئەزانی بم پرسیارە وام لەیەکێ جیاوازی بکەین لە بینی ئەوەی کە وەکو خەدەماتی پەروەردەیی پێشکەشەکرێ و ئەوەی کە خێزان خۆی توانێ بە بڕوای من تا ئێستاش هاوڕێ عەزیز خێزان سەنگەری بەرگری سەرەکیە لە منداڵەکان و لە پەروەردەی منداڵەکان بە مەرجێک دایکان و باوکان من لە معاناتی دایکان و باوکان تێگەم خۆشەوە معاناتانم هەبووە بە مەرجێ ئەوانیش تۆزێ لە خۆیان ببورن کات بۆ مناڵەکان تەرخان بکەن ئەوەی کە قوتابخانە و پەروەردە پێی نابەخشێ لەناو ئەو منهەج و سیستەمەیە خۆیان بۆیان دابینکەن هەمومان نەتوانین کتێبخانەیەکی بچوو بۆ مناڵەکان دابینکەین هەمومان نەتوانین ئەلفوبێی باڵداریان لا خۆشەویستکەین هەمومان نەتوانین ئەو هەموو چیرۆک و بڵین داستان و شیعرانەی کە تەرجمەی زمانی کوردی کراون
ناملکەی بچووک بچووکن بە نرخی زۆر هەرزانەتوانی دابینیان کەی و بیخێ بەردەمی منداڵەکەت با لە ناو ماڵەکەیە هەست بکا کە فەزایەکی تایبەت بەخۆی هەیە. ئەگەر ناتوانانی ژوورەکەی هەمووی بۆ ڕەنکەیت و یعنی بۆی بکەی بەهین خۆ ئەتوانی گۆشەیەکی بۆ بڕازیم بڵێ ئەمە شوێنی توێ ئەمە ماڵی تو ئەو لەو ماڵی خۆیان بیرەکاتەوە. گرنگەوەیە کاتێک بڕەخسێنین لەگەڵ یانە جویان لێ بگرین و لە هەمان کاتشا کونجێکیان پێشکەشکەین کە ئەو هەست بکە ئەوە ماڵی خۆیەتی بۆی لەوێدا بیرکردنەوەکانی خۆی دروست بکات و لەوێدا لەگەڵ دنیای خۆیدا بژی و هەوڵ بدەین کەمترین ترس کەمترین کاتەکانی ئەخبار و شەڕەمە شعری ئەحزاب و ئینتیخابات وانە تەلەڤیزۆن نەکەینەوە لەو کاتانەیە بۆی مناڵەکانمان زیانی پێنەگا. بە زۆر شێوازە توانین منداڵەکان ئارام بکەینەوە بە زۆر شێوازە توانین یارمەتیان بین لە ناو ماڵ جگەرە نەشێشین بۆ نمونە شەڕەکانمان بەرینە ژوورێکی تر شوێنێکی تر نەک لە بەرچاوی ئەوانە یعنی ماڵی لا خۆشەویستکەی کەواتە خێزان سەنگەری پێشەوەی بەرگریە لە منداڵەکان سیستەمی پەروەردە و ئەو بابەتانە بە قارەمانێتی دایک و باوچێک کە یەکگرتوون لەوەی ئەبێ یارمەتی منداڵەکان پەروەردەکردنی منداڵ بە دەرەجەیەک ئەرکی دایک و باوکە دواتر خوێندنگاکان و سیستەمی پەروەردە و قوتابخانەوە بەدڵنیایەوە ئەمەش ئەو گەورەیەیە ئەو شکۆیە کە بۆ مناڵ ئەمێنێتەوە لە دایک و باوچەوە و ئەمە ئەو شکۆیە کە دایک و باوک ئەتوانێت هەیبێ لە ئاز منداڵەکەیدا. هیچ دایک و باوچێک ناتوانێت خۆی لەو بەرپرسیارەتە بە دوور بگرێ کە هەیەی بەرامبەر بە منداڵەکەی بەڵام هیچ دەستکەوتێکیش هیچ شکۆیەکیش لەوە بەرزتر نییە کە دایک و باوک لە ڕێگەی ڕەخسانی دنیایەکی تر بۆ منداڵەکەی هەروەکوتم کونجێکی بچکۆلە بۆی تەرخانی کە بۆی بڵێ ئەمەی تۆیە باشە کەواتە ئەتوانێ ئەو شکۆ گەورەیە بەدەست بێنێ و هەموو دایکان و باوکی ئێمە خێزانەکانی ئێمە لە ئێستاشە بای ئەوەندە وشیاری و ئەگەر نەڵێن بەزەی و ڕەحمیان هەیە بەڵام تێگەیشتنیان هەیە بۆی کە بتوانن کاتێک بۆ منداڵەکانیان تەرخان بکەن و شوێنێکیان بدەنێ لە ماڵەکەیە بۆ ئەوەی ئەو هەست بە شوناسی خۆی بکە و وردە لەگەڵ خۆیدا بژی ئەو زۆر گرنگە. باشە تێڕوانیتان چییە بۆ زانکۆ؟ زانکۆ دامەزراوەیەکی زۆر جوانە. ئێمەی کورد زۆر پێش لە میلەتانی تر ئەم دامەزراوەیمان بۆ دروست بووە بەڵام ناوەڕۆکی زانکۆش بە هەمان شێوە بۆتە ناوەڕۆشێکی بە دوور لەوەی کە کۆمەڵگەی ئێمە پێویستی پێێتی چونکە لە زانکۆدا بە ناوی زانستەوە تەنیا ئەو بابەتانە ئەوترێنەوە کە لە ناو کتێبەوە هاتوون یا لە شوێنی تر بیریان لێکراوەتەوە. بیرکردنەوەی خۆمان زۆر کەمە لە بواری خوێندنی زانکۆیە هەر بۆیەشە لە نێوان ئەو زانستەی لە زانکۆ ئەدرێ بە قوتابی و خوێندکارەکان و ئەو واقعی کە ئەم قوتابی خۆی بە کردەی تیاژی هیچ پەیوەندیەک دروست نابێ واتە ئەو زانستە نابێتە چاویلکەیەک لە چاویکا بۆ تێگەیشتنی زیاتر لە واقعەکەی خۆی چونکە ئەو زانستە لێرە بەرهەم نهاتووە هاوڕێعزیز کۆپیکراوە لە کتێب و سەرچاوە هێنرا و نەقڵ کراوەتە ناو مەلزەمە و تەلەبە لەوایە ئیمتیحانەیە پەیوەندی لە نێوان ئەو زانستە پەیوەندی لە نێوان ئەم قوتابیە و ئەو واقعەدا دروست ناکات. ئەو بابەتانەی کە باسمان کرد ئێوە وەکو نووسەرێک کۆمەڵێک بیر و بۆچوونی زۆر جوان و جیاوازتان هەیە لەسەر سیستەمی پەروەردە و خوێندن و پەروەردەکردنی منداڵ و ئەو بابەتانە دەمەوێت ئەوە بپرسم بۆچی نەتانتوانی و بۆ نمونە وەکو دەرسێکی لێ بکەن وەکو بابەتێکی لێ بکەن لە قوتابخانەکان ئەو قسە جوانانە بنووسرێتەوە و بخوێندرێ. من 18 ساڵ لە ڕێی زانکۆ و لە ڕێگەی ینی ئەو کەناڵانەی کە لە بەردەستا بوون لە ڕێی ئەو هەموو بەرنامە و شتانەوە هەوڵی خۆمدا جگە لە نووسینەکان و هاتوچۆی بەردەوامی قوتابخانە و دراسەکردنی حتا بینایی قوتابخانەکان ئەین پێم وایە گەر ئێمە بمانەوێ پەروەردەی خۆمان بگۆڕین ئەبێ هەرچی ترسڕەوێنیە لە بینای قوتابخانە دایماڵین چکە بینای قوتابخانەکانی ئێمە ترسناکە بۆ تەلەبە بۆ منداڵ خۆشەویست نییە لە لای زۆربەی تەڵەبە شێوێ لەبەر ئەوەی کە یەکەم مامۆستا تا ئێستا ڕنگ بێ بۆ ئەگەر تەلەبەیەک تەنگاو بێ پێویستی بەتەوالێت بێ بە ئاسانی نەتوانێت ئیجازەی بە یا نایدا یا تەلەبە ئەو ترسەی تایە کە خۆی هین نەکا دوایی بینایەکان واکراون
کە تەوالێتەکان لە دوای دواون بە ڕاڕەوەیەکی تاریکە ئەڕۆی ئەو ڕاڕەوە هیچ ئامرازێکی ترس ڕەوێن بۆ نمونە ڕنگ تابلۆ گوڵ ئەم شتانی لێ نییە تەلەبەکە بەناو ئەو کەناڵی ترسای ئەڕوە لەوێش ئاودەستەکان پیس و پۆخڵن بۆ گەنیان لێدێ پەنجەرەکانیان بەرز و پچکۆلن تاریکە لەوانەیە تەلەبەی تۆزێک دەبڕم زیاتر مەکتەبەکان بە سجنی دەچن بەڕاستی زۆربەی مەکتەبەکان بە زیندان نەک بە شوێنی فێربوونی دەرسوانە ئەو منداڵە گچکانە کەواتە ئەجا لە باخچەی قوتابخانە هیچ کۆترێکی لێ نییە کیسەڵێکی لێ نییە وەنیە تا منداڵەکە فێر بێ مەسەن چڵەژیایەک لەگەڵ خۆی بەرەبیدا بە کیسەڵەکە خۆمە کفر نیازانی وە لە دەرەوەی پەروەردەژ نییە تۆ ئەم ئینسانە ئاشناکەی بە و دەوروبەر و ژینگەی خۆی هیچ قوتابخانەیەکی ئەومە گەشتیان نییە هاوڕێ عەزیز لە لادێکان لە ناو دارستانە بەس نایباتە دەرەوە لە بن دارەکە دەرسی پێ بڵێ یعنی خۆ معریفە و زانین و فێربوون بەڕاستی ئەوە نییە تۆ بێ لە شوێنێکا بی ئەگەر ئەو شوێنە بزانیت بە کەڵکی ئەو شتە نایە شوێنەکە ئەگۆڕم یعنی پرۆسەکەم پێ مهمترە ئینسانەکەم پێ گرنگترە بۆیە ئەندازیاری دیزاینی قوتابخانەی ئێمە ئەبێ بگۆڕدرێ لە قوتابخانەیەکی لە بینایەکەوە کە ئامانجی کۆنتترۆلکردن و نیشتەجێکردنی بە زۆری منداڵە تایدا بیکەین بە بینایەک مناڵ حەزی لێ بکە هەر لە دەواازەی قوتابخانەکانەوە بێ گۆڕانی بەسەرا بێت تا ژوورەکان تا میکانیزمەکانی هاتوچۆ تەوالێتەکان ڕاڕەوەکان باخچەکان هاوڕازی زۆربەی منداڵەکان لە حانوتی قوتابخانەکانە ترسن بۆ لە بەرەوەی هیچ جیاکاری ناکەن لە بینی پۆلی 1 و 2 3 و 4 لەگەڵ پۆلەکانی تر پۆلەکانی تر گەورەترن ئەوەترن ئەم مناڵانە بەژێر دەست و پێوە بن یەک ئەزمموی بەسە یەک جار مناڵ میسکا بەخۆیان لە قوتابخانە بەسیەتی بۆ هەمیشە ڕقی لە قوتابخانە بێ یەک جار لە ناو ریزی وەرگرتنی بۆ نمونە پسکیت و شیر و ئەمانەیە تەلەبەیەکی تر غەدری لێ بکە یا پاڵێکی پێوەنێ بەسە بۆ ئەوی ڕقی لە قوتابخانە بێ چونکە ئەو شوێنە مەجای نادا ئەو خۆی بێ و بچوشیەکاتەوە و تەحقیریەکە کەواتە ئێمە بەداخەوە ینی ڕێگایەکی دوور و درێژ بیرکردنەوەیەکی ورد پێویستە بۆی سەر لە نوێ بیر لە پرۆسەی پەروەردەی خۆمان بکەینەوە بینا و کەشوهەوا و فەزا و باخچەش بە بەشێ لە شوێنی فێربوون و پەروەردەکردن ئێستاش ئەگەر تەمەشا بکەین زۆر قوتابخانەی ئەهلی بوویتەوە لە بەرامبەر قوتابخانە حکومیەکان کە ئەگەر باس لە بینا و بینای جوان و ڕسمی جوان و ئەو بابەتانە بکەین زۆر پێشکەوتوترن لە حکومیەکان ئەوە جیاوازیەکی زۆر دروست ناکە لە بینی قوتابیەکان یانیش کامیان زیاتر دەتوانێت قوتابیەکی سەرکەوتو و پێشکەش بە کۆمەلگا بکە بەنسبە قوتابخانە ئەهلیەکان بە بڕای من کارەساتێکی گەورەیان دروست کردووە یەکەم شت منداڵیان لە زمانی زگماک و دایکی خۆی دابڕ کردووە بەهۆی مقدەسکردنی زمانی بێگانەوە بە تایبەتی زمانی ئینگلیزی و فەڕەنسی و ئەڵمانی ئەمانە زۆر ئاساییە مرۆڤ فێری هەر زمانێکی تر بێ بەڵام پێش هەموو شتێ بێ زمانی خۆی فێر ببێ و ئەوە کەم و کوڕێکی بەندەکانی مۆڵەت دووەرگرتنە کە تیایدا ئەوە نییە کە ئەبێ زمانی کوردی لە پێش هەموو زمانێکی ترەوە بێ بۆیە قوتابخانە ئەهلیەکان ماسکێکن ماسکێکی درۆزنن ئەم کۆمەلگایە لە ڕوخساری خۆی کردووە پێی وایە لەوێ مناڵەکەی زیاتر گەشەکە و پەروەردە بێت لە کاتێکدا لەوێ دا ئەبڕێ لە کۆمەلگەکەی خۆی ڕوانگەیەکی فەوقی بۆ دروزە بێ کە خەڵقی تر بە هیچ نەزانێ چونکە ئینگلیزی نازانن نەخوێندەوارن و ئەمە سبینێکە ئەبێ بە بەڕێوە بەر و ئەبێتە قیادی و لە بواری سیاسیە هەر بەو چاوە سەیری کۆمەلگەی خۆیەکە کە ئەو فەرهەنگەی پەروەردەی کردووە پێی بەخشیوە و ئەو فەرهەنگی قوتابخانە ئەهلیەکان کۆمەلگەی لۆکاڵی بە هیچ ئەزانن و هەموو هەوڵێکیان ئەوەیە کە منداڵ و گەنجەکان دابڕکن لە کۆمەلگەی خۆیان و حتا ئامۆژگاریە کرێن یاخود ئەو هەستیان تیا دروزەکرێ کە ئیتر نەچنا بۆ نمونە شوێنە گشتیەکان شعبیەکان بەڵکو ئەبێ بچنە کافتریا مۆدێرنەکان بۆی کە ئەو ڕێزە بۆ خۆیان دروستکەن کە دنیای مۆدێرن خوازیارەتی بەڵام خاڵێکی هاوبەشەیە لە بینی قوتابخانە ئەهلیەکان و قوتابخانە خۆماڵی حکومیەکان ئەویش هەبوونی تونند و تیژێتیاندا
وا نەزانی کە قوتابخانە ئەهلیەکان توندوتی ژیانتیانە هەموو جۆرەکانی توندوتی ژیانتیایە چ توندوتی ژیە فیزیکیەکان لێدانی ڕاستەوخۆ چ توندوتی ژیە ڕەمزیەکان ئەوانەی هەڕەشەیە بانکردنە بەکەمگرتنە جیاوازیکردنە تحقیرکردنە هەموو ئەوانە لە قوتابخانە ئەهلیەکانە هەن و ناخۆشترین جۆری سوکایەتیش بە منداڵی ئێمە ئەوەیە کە ئەو مامۆستایانە ئەهێنن کە تەنیا لەبەرەوەی لە مادەیەکە شارەزایە بەڵام نە زمان نەزانێ و حتا زمانی ئینگلیزیش بەباشی نازانێ بەڵام لەوێ ئەبنە مامۆستا و ئەم مامۆستایانە ئامە بە کولتوری لۆکاڵی خۆیان مامەڵە لەگەڵ منداڵەکانی ئێمەکەن بۆیە توندوتوژێکی زۆر هەیە لە ناو قوتابخانە ئەهلیەکان و ئەمە خاڵی هاوبەشی قوتابخانە حکومی و ئەهلیەکانە تاگەر بین تەمەشا بکەین دیسان ئەرچی یەکەمی ئەرچی زۆر مهمی داک و بابە کە بزانی منداڵەکەی لە کام قوتابخانە لە کام شوێن دادنی و دەبێت زۆر ئاگابێ بە ئاگابێ لە بەڵێەوە تەسلیمی ئەو هەوایە نەبێ کە قوتابخانەی ئەهلی پێی وایە قوتابخانەیەکی زۆر موسەقەفە و دایک و باوکانی ئێمە بە حەدێک تەسلیم بەم هەوایە بوون کە لەناو ئەو قوتابخانەشە بە کوردی قسە لەگەڵ مناڵی خۆیان ناکەن بەڵکو بە ئینگلیزی قساکەن بۆی ئەوانیش پیشانی بن کە ئەمانش ئینگلیزی ئەزانن یعنی ئەمە کارەساتێکی گەورەیە تۆ لە لا وڵاتی خۆتا لەگەڵ مناڵی خۆت نەتوانی بە زمانی خۆت قسەکە یان نەتەوێت کاکڕێ بوار مامۆستا نەک لە بۆ منداڵ لە بۆ گەورەکانش ئێستا ئەو های لێ هاتی ئەگەرە تو زمانی ئینگلیزییان زمانێکی غەیری زمانی خۆت نەزانی عیسابەکی دیکەت لە بۆ دەکەن ینی بەڕاستی ئەو های لێ هاتیە بەسەر ئێمەوانان کە نایزانی باشە با ئەو پرسیارە بکەم فەلسەفە پێویستی ژیانە یان ئەوە ژیانە پێویستی بە فەلسەفە هەیە هەر فەلسەفە خۆی ژیان هاوڕێ چونکە ژیانە کە هانە دەدا بۆی تۆ بیر بکەیتەوە پرسیار بکەی تووشی دەهشەبی یعنی فەلسەفە لە ناو کتێبان نییە تۆ بە خوێندنەوەی مێژووی فەلسەفە و هەموو فەیلسوفەکان فێری فەلسەفە نابی وە ژیانیش و خۆش نابێ بەڵام تۆ کە ژیان هانە دەدا بۆ ئەوەی کە گۆڕانکاری بکەی پرسیار بکەی گومان بکەی ئەمە فەلسەفەیە بۆ خۆی تر وانە و هەموو ئینسانێکیش لەم ڕوانگەیەوە هەڵگری فەلسەفەیەکی تایبەت بە خۆیەتی با تەخەسوسی نەبێ جاری وایە تۆ کابرا تەخەسوسی فەلسەفەیە بەڵام ئینسانێکی زۆر کەم تەرخەمە و ئینسانێکە لەگەڵ خۆشی ناتوانێت ئاش بێتەوە بەڵام ئینسانی زۆر سادە ئەتوانێت خاوەنی حکمەتێکی گەورە بێ ینی فەلسەفە نەکەین بە قەڵایەک کە تەنیا فەیلسوفەکان لە ناویدان هەموو ئینسانێک توانای بیرکردنەوەی فەلسەفی هەیە و ئەمە ئەو سادەیی فەلسەفەیەکە هزری فەلسەفی لە هیچ کەس ناستێنێتەوە بیدا بە نوخبەیەک بڵێ بەس ئێوە فەیلسوفن هەموو ئینسانێک هەموو دایکێک هەموو باوچێک هەموو منداڵێک مادام پرسیارەکە مادام ئێوە لەو دۆخەیتیاتی بگۆڕێ گۆڕانکاری بکە بەرەو باشتر بڕوا گومان ئەکا مەترسی هەیە لەوەی ئەمە بکەم نەکەم ئەم هەڵبژاردنانەی ژیانە و ئەزمونونەکانی ژیانە وامان لەیەکا کە ئێمە فەلسەفیانە بژین و فەلسەفەش بەشێکە لەم ژیان هەر ژیان خۆیەتی هیچ ئەم لاولایتیان نییە فەلسەفە ئەو ژیانەیە کە ئێمە تیژە بەس چۆن ئەم ژیانە وا لێ یەکەین کە ببێتە ژیانێک کە ئارامی و ئاسوودەی و بەختەوەریمان بداتێ بەڵێ لە ئێستادا کۆمەڵی گەنج دەبینین کە نووسینەکانیان بوویتە ژمارە لە لای خەڵک زۆر سەیری نووسینەکانیان دەکات بەڵام تێبینی ئەوەش دەکەین کە دەخەکانیان سادەن و کەمیش دەمینێنەوە کێ دەبێت شعر بخاتەوە سەر ڕێچکەی ڕەسەنایەتی خۆی کێ دەبێ و ئەرکە لە دەستۆ بگرێ ئێمە لە نەرێتی شعری خۆمانەوە وەڵامی پرسیارەکە بەگەڕانەوە بۆ نەرێتی شعری کوردی ئەدەمەوە سیرکە لە نەرێتی شعری ئێمە شعری ئێمە شعرێکە بە پلەی یەکەم پابەندە بە قوڵایی زمانی کوردیەوە کەواتە یەکەم خەسڵەتی شعری ئێستا ئەینووسی 10 ساڵی کە ئەینووسی 100 ساڵی کە ئەینووسی ئەوەیە کە تۆ ئەبێ لە زمان زۆر شارەزابی ئەم زمانی خۆت خۆش بوێ بۆی کە شعری پێنووسی ڕۆحی ئەم زمانە بەرجەستە بێ یەکەم سیفات دوو ئەبێ ئەم جۆری شعرەوە چاکە و شعری ئێمە شعرە چاکەکانی ئێمەوانن پەیوەندیان بەو واقعی ژیانەوە هەیە کە شاعر تیا ژیاوە
واتە من ناتوانم شتێک بە ناوی شعرەوە بە خەڵق بفرۆشم کە هیچ پەیوەندی بە ژیان و ئەزمموی ئینسان و واقعەوە نەبێت. ئەوە سیفەتی دووەم. سیفەتی یەکەم وتمان چی؟ پەیوەندی بە زمانەوە هەبێت. سیفەتی دووەم پەیوەندی بە واقعەوە هەبێت. سیفەتی سێهەم یا خاڵی سێهەم ئەوەیە کە پەیوەندی بە ناخی ئینسانەوە هەبێت، لە ناخێکی بڵین ڕازگۆیانەوە، چونکە نەریەتی شعری ئێمە هیچ شاعیرێکمان نییە لە شاعیرە باشەکانمان هەمووی لە ناخی خۆیەوە شعری وتووە، بە زمانێکی پوختی کوردی شعری وتووە، بە زمانی ڕەسەن و لە هەمان کاتیشدا پەیوەندی هەبووە بە واقعی کە تیاژی. خاڵی چوارەم هاوڕێ عەزیز پەیوەندی بە نەریەتی شعری ئێمەوە هەیە. تۆ پێویستە ئەگەرەتەوە شاعیر بی نەریەتی شعری خۆت بزانی و بزانی شاعرانی کلاسیک چۆن بیریان کردوتەوە، چۆن نووسیویانە، کە ئەم چوار تایبەتمەندیە لە شعرانە بوو. من بینوسم هەر کەس بینوسێ ئەبێتە شعرێکی چی مەسرف کراو لە میدیاکانەوە، لە فەیسبووکەوە لێ ئەدرێتەوە، لەوانەیە کۆڕی شعری بکرێت 2000 کەسی لێبێ، بەڵام مانگێک دوو مانگ دوایەوە بیرەچێتەوە، وەکو هەر پۆستێکی فەیسبووکی تێپەڕێ. بۆیە ئێمە لەم سەردەمای تووشی ئەو قەیرانە بووین. مەسەن لە نمونەی شاعیرە باشەکانی ئێمە لە سەدەی 20ەما لە نوێیەکان، یعنی بۆ نمونە شاعیرێکی وەکو لەتیف هەڵمەت، هەموو ئەو سیفەتانی باسم کرد لە شعری لەتیف هەڵمەتا هەیە. ئەوە واتە پەیوەندی بە زمانی کوردیەوە، پەیوەندی بە نەرێتی شعری کوردیەوە، پەیوەندی بە واقعەوە، پەیوەندی بە ویژدانی ئینسانی کوردەوە. لەتیف هەڵمەت کە بۆ مناڵە نووسێ وەک کوردیە نووسێ، بە زمانێکی نووسێ مناڵ لی تێگا. شاعری تر وەکو فەریدون عەبدولبەرزنجی، دکتۆر فەریدون عەبدولبەرزنجی، هەموو شعرەکانی گەغینایی و لوێریکین، زۆر لە هەستی ئینسانەوە بە زمانێکی پوخت. شاعری تر وەکو وڵی تر ڕیزیان کە ئەو مەجموعەیە بەڕاستی دڵشاد مەریوانی مەسەن یەکێکە لە شاعیرەکان کە لە ئێستا ئاوڕینە ناینەوە. بۆ ئەم مەوجەی شعر نووسین لە ئێستادا کە فەیسبووکیانە و تیکتۆکیانەیە، تەمەن خۆ دڵشاد مەریوانی و لەتیف هەڵمەت تیکتۆکیان نییە و کەواتە ئەوان ونە بن خەڵکێک دێت بە ناوی شعرەوە شعرمان بۆ نووسێ کە نە نەریەت ئەزانێ، نە پەیوەندی بە زمانەوە هەیە، نە زمانێکی باشی هەیە، نە لە واقعەوە سەرچاواگرێ، نە ڕازگۆشە لەگەڵ وجدانی خۆی. بە ماسکێکەوە دێ ناوی ڕێکخستنی چەندێ ڕێکی شعریە و لە فەزای تیکتۆکیە ئەمە زوو بڵاو بێتەوە و خەڵکیش بەمە تەبعاً چاو ینی بۆ نمونە لەنەوەی ئێستا ئەگەر هیچ شعرێکی پێشووتر نەزانێ بەس ئەمە بزانێ وازانێ ئەمە شعرە وانە لە کاتێکە ئەمە شعرێکی وەکو بەڵقی سەر ئاوایە و ئێستا زۆرینەی شاعری بە ئەزمون و ئەوانش هەندێک شاعریشمان هەن بە ئەزمونن هاوڕێ عەزیز، من ناویان ناهێنم، بەڵام هاتوونەتە سەر ئەم ڕێبازە تیکتۆکی و فەیسبووکیە بەو لەحنە شیعرە نووسن و جملە ڕێگە خەن کە دەبی ئەوانیش لەگەڵ سەردام پێشڕۆ و خێرابن. بەڵێ 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 و ئەمە کارەساتە و ئەمە ئەوەیە کە تۆ دەی بە دارەکەی کە لەسەریت خۆت ئەیبڕیتەوە. ئەگەر شاعریش بە ئەزمون ئەم کارە بکە بێوێ لەگەڵ سەردەمی ئێستا بگونجێ بۆی لایک و هینی زۆر بێ، ئەوە کارەسات ئازانی وە چەند شاعرێک واکەن ئێستا و زۆریش بەناوبانگن، بەڵام پێشینەی شعریان زۆر باشە، بەس لە ئێستا زۆر خراپن. بەداخوا باشە کاگڕێبار وەڵامەکەت بەدڵ بوو تێگەیشتی ڕوون بوو؟ زۆر جوان تێگەیشتم، دەستت خۆش بێ. هاوسەری بەڕێستان یەکێک بوو لەو کەسانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوو. خۆشبەختانە ئاهەنگخان کەی پەڕاندووە الحەمدولله، و ئێستا یەکێکە لەو کەسانێک کە یارمەتی ئەو کەسانە دەدات کە تووشی ئەو نەخۆشیێن و هانیان دەدات. بێگومان دەمەوێت ئەوە بپرسم کاریگەری بەڕێستان هەبوو لەسەری کە بتوانێت ئەو نەخۆشیە تێپەڕێن و ئێستا ببێتە هاندەرێک بۆ ئەو کەسانێک کە تووشی ئەو نەخۆشییان؟ بە هیچ شێوەیەک خۆی من بەناوی قسە ناکەم، بەڵام من وام ناسیومە خانمێکی وشیارە خوێنەوارە و ئەزمموی خۆش و ناخۆشی بینیوە، مناڵی پەروەردەکردووە، دایکێکی میهرەبانە، بۆ یەکە تووشی ئەم حاڵەتەش بوو بە خۆی گوت کە ئەبێ من ئەمە تێپەڕێن وە کردیشی زۆر بە جوانیش. حتا ئەو بەرنامانەی کە ئەیکردن من هەندێکیم هەر ئاگاش لێ نەبوو، بۆ نمونونەکە لە ناو سیارەوە قسە ئەکا بۆ ئەو خانمانەی تر کە تووشی و حاڵەتە بوون یا بە کچانەڵێ فەحسی خۆتان بکەن،
زۆر بەڕوونی هەنێ ڕێنماییان ئەداتێ باز لە ترس و حاڵەتەکانی خۆیەکە من هەر ئاگاشم لێنەوە لە دواییە تەماشام کردن بەڕاستی لەبەرەوەی هیچ تەسیرێکی منی بەسەرەوە نەبووە جێگای شانازیە بەڕاستی کە دەتوانم ئەو بڵێم کە ئافرەتی کورد زۆر بەهێزە هەر لە مێژووی خۆشی داوا بوو بێگومان ئافرەتی کورد کائینێکە یعنی بێ وەکو ئەو بۆ مجاملە وەسف ناڵین بەڵام ئێمە ئافرەتی کورد لە بواری ژیانی کردەشیە سەیرەکەین مەسەن دایکانی ئێمە و نەوەکانی پێش ئەوان یعنی چیان نەکردووە بۆ ئەوی ئەو ژیانە بەردەوام بکەن ئەزای لە بەرد سەرچاوی بەردەوامیان دۆزیوەتەوە لە بەرد دەزانی قەت یعنی وەسف ناکرێت گەوری میلەتە دێریدەکان هەمیشە لە پەیوەندیکی ئاشتەوایی بە واقعی کە تیا بوون ژیاون و ژیانی خۆیان بەردەوام کردووە چینیەکان وان ژاپۆنیەکان وان هیندیەکان وان ئێمە لە ڕیزی میلەت و شارستانیەتە بەرز و قوڵەکانی ئەو دنیاین بۆیە شوێنەواری ژیان دۆستی و بەردەوامی و بەرگری لای ئێمەش ماوە تۆ تەماشاکە هاوڕێ عەزیز ئەچیتە ئەو گوندانەی سەرێ کابرا زەویەکی هەیە کەڵەکێکی بە دەور لێداوە بەردی ئەو کەڵەکەی لەکوێ هێناوە لە ناو زەویەکەیە بووە دانە هەمویان هێناوە کردوێتی بە کەڵک بە فۆرمێکی زۆر جوانیش کەڵەکەکە هین کردووە دیوارێکی دروست کردووە ئەو بەردانەی خەسار نەکردووە فڕێی نەداوە بە زیادەی نەزانیوە کردوێتی بە شوورایەک بە دەوری مڵکەکەیدا مڵکەکەی چێڵاو بە شێوەیەکی هەندەسیانی دێراوی لێ دروست کردووە بە شێوەیەکی ئەندازەی زۆر جوان ئاودێری کردووە وایە خزمەتی درەختەکانی کرد ئەمە چیت پێڵێ ئەمە پێ دڵێ ئینسانێکی بیرکەرەوە هەیە بە ئەزمونێکی حەزاری زۆر قوڵەوە بیر دەکاتەوە لەو واقعی کە تیاژی بۆیە بەکەمی مەگرە کابراکە دەست و قاچی قڵشاوە و ناتوانێت بە زمانێکی شاری ڕوون قسە بۆ بکا و باسی ڕۆشنبیریت بۆ بکا و ڕنگ بێ نەتوانێت لە هەندێک زاراوەی من و تۆ بەکارین تێبگا ئیتر ئەمە هیچ نازانێ زانینی ئەو لە ناو واقعەکەی کە تیاژیاوە بەرجەستە بووە ئەبێ شوێن دەستەکانی سیرکەی بۆی بزانی عەقڵی چەند بیرکەرەوەیکی مەزنە کاک ڕێبوار هەتا ئێستا کە پرسیارەکانم کرد زۆر بە ئاگاییەوە پرسیارەکانم لە بەڕێستان کرد لەبەرەوەی لە کاتی ئامادەکردنی پرۆگرام و پرسیارەکان خۆت بۆ ئامادە گوتم خۆم بۆ ئامادە دەکرد پێیان گوتم کە مامۆستا ڕێبوار زۆر زوو هەڵدەچی و تووڕە دەبی لەوانەیە بەرنامەکەشت بەجێ بێڵیتن ئەوجا بەڕاستی ینی ترسێک بوو لە ماڵی ئەو کەسێ وای پێوتوی بەس بەقەدوانی بەڕاستی ئەوە دوو بەشی بەرنامەمان تەواو کرد ئەو قسە زۆر غەڵەت بوو لەسەر بەڕێستان کە بە منیان گوت و ئەمنیان ترسان هەنگوێر لێ ئارەوەڵا ئەجا دەمەوێت ئەوە بڵێم ینی بەڕاستی نووسەر دەبی بەم شێوەیە تووڕە بیتن نازانم هاوڕێ عەزیز یەکەم تووڕەیی لە کولتوری ئێمەدا بە شتێکی خراپ لە قەڵم دراوە بەڵام تووڕەی بەشێکە لە سیفاتی ئینسانی هەر ئینسانێک ئەمە یەک دوو هەڵچوونی سۆزداری بەشێکی پەیوەندی بە دڵسۆزی و سووتانێکی ناخەکیەوە هەیە پێویستە لەگەڵمانابێ تۆ کە لە پرسیار لە سەر فەلسەفە لە منەکەی من فەلسەفە وا بۆ شیەکەمەوە بۆی تۆ فەلسەفە لا خۆشەویست بێ وا بۆ قسەی لەسەر ناکەم کە تۆ بسڵەمیتەوە نەوێری پرسیاری دواتر بکەی لەوانەیە پێم خۆش بێمەنا ئەو بابەتە نەوێرم بێمەنا ئەو بابەت وانیت خوا بەڵام منە بێ ئامادەی ئەوە دروستکەم کە ئەمە بابەتێکە من خوێندومە شاگردێکی پچکۆلم تایدا ئەبێ تۆش ڕاکێشمە ناوی بۆی لات خۆشەویست بێ نابێ بترسێنم نابێ بە شێوەیەک بناغەی وەڵامەکان دابڕێژم تۆ هەست بکەی کە کەمتر ئەزانی لە من وایە کەواتە سۆز و خرۆشانی ناخەکیش بەشێکن لە هەڵچوونە فتری و بڵێن زگماکەکانی ئێمە تۆ ئەگەر کەسێکت بینی بە حەماسەوە باسی هەر شتێکەکە ئەبێ پێی بڵێ ئەم کەسە دڵسۆزی بوارەکەی خۆیەتی وانە پێگومان و زۆرجا ئینجا ئێمەی کوردیش نەختێک ویژدانمان بێدارە بەشتی ناحەق لەبەروی زوڵمت لێکراوە لەبەرەوەی کە ناحەقیت بەرامبەر کراوە کاتێک ناحەقیەک یا شێوە ناحەقیەکی لەگەڵ ئەوانی پێشوو لەگەڵ کراوە ئەبینی
زوو هەڵەچی باشە من ئێستا بۆ نمونە ببینم کەسێک خەڵکی وڵاتە نییە بەڵام شەقامەکانی وڵاتە بە خراپ بەکارێنێ ڕێز لە هاتوچۆکەر و شۆفێرەکانی تر ناگرێ بەڕاستی هەڵەچم لە ئاستیا ئاوە لێشی خۆش نابم و هەوڵێم ڕاستیشی کەمەوە چونکە هەستەکەم ئەمە غەدرێکی ترە لە کۆمەلگاکەی من و لە کەرامەتی ئینسانی من دەکرێت یعنی چی تۆ بە ئاوارەی هاتووی بە نازانم لە دۆخی شەڕ هاتووی بۆ وڵاتی من و شوێنن نەبووە تیا بژی من ماڵم داوی تێ شوێنم داوی تێ شارەکە من لەگەڵ بەژەکەم بەڵام تۆ بێڕێزی بە هەموو پیرۆزیەکانی شارەکەی من و وڵاتەکەی من و زمانەکەی من دەکەی لێت خۆش نابم آخر پێت ئەڵێم تۆ غەڵەتی پێت دەڵێم تۆ بە زمانی داگیرکەر قسە لەگەڵ منەکەی و من ئەمە هەستێکە نەک لە خۆما هەیە هەستەکەم هەموو هاوڵاتیانی ئەم وڵاتە ئەوەی یەک تۆز غیرەتی هەبێ باش ئەزانێ ئێمە لەژێر چ گوشارێکی دەرونیا ئەژین بەهۆی ئەم هەموو خەڵکە کە هاتووە هێنراون و بێڕێزیکی تەواو بەم کۆمەلگایە کرێ ڕۆژانە کەواتە یەکەم تووڕەیی شتێکی خراپ نییە دوو لەبەرەوەی بەشێکە لە ناخی هەر یەکێکمان و شتێکی زگماکە و سروشتیە هەر شتێک سروشتی بوو بە ئاسایی وەریگرین دوو تووڕەی تەنیا ئەو کاتە خراپە کە ئەبێتە هێرش بۆ سەر ئەوی تر باش نییە کە ئەبێتە دەزوەشاندن کە ئەبێتە شەقەڵان لە ئەم شتەی ئێمە کۆکاتەوە مێزەکەی بەردەممان من ئەو شتانم تیانی هاوڕێت بەڵام من لەسەرەوەی کە کوردبوونی خۆم کەرامەتی کوردبوونم پێشێل بکرێ بەڵێ تووڕە ئەبم بەڵێ شەڕیش لەسەراکە بەڕای من هەر کەسێکە هەستی نەتەوایەتی تێدا بێ و نیشتیمان وڵاتی خۆی خۆش بێت بەڕاستی دەبی لەسەر ئەو شتانە تووڕە بێت واز لە نەتەوایەتی بێن هاوڕێ هەستی ئینسانی تیا بێت ئەوروپا ئەو بۆی وەڵامی پرسیارەکەی تر بەمەوە کە لێت پرسییم ئەوروپا چی پێبەخشی من وتم ئەوروپا خۆمی پێبەخشیمەوە مەبەست ئەوەیە کە کەرامەتی کوردێنی خۆمی پێبەخشیمەوە چونکە من ئێمە لە کوردستان ئێمە لە ژێر سایستەمی بەعس و ئەوانەیە بەڕاستی بێکەرامەت کرابووین دەزانی وا لێ هاتووە بە 5 کارتی پێناز لە گیرفان تا بێت تا لە ماڵەوە بچیتە ناو بازار بەڵام لە ئەوروپا تۆ وەکو تاکە کەسێک قبول کرای من عشیرەتم لەگەڵ بوو نەدایک و باوکم لەگەڵ بوو یعنی گەنجێک بوو لە ژێر تەمەنی 18 ساڵیەوە ڕێزی ئینسانێکیان لێگرتم ماڵیان دامێ شوێنیان دامێ پەروەردەیان کردم زمانێکیان پێبەخشیم کە بۆ من بوو بە دەریچەیەک بۆی ئەو دنیاە باشتر بناسم تێ بگەم کەواتە مەسئلە هەستی کوردایەتی لێبەرە دەرەوە ئەمە هەستی فەردانیەتی منە وام لێ ئەکا تووڕە بم لەو شتانەی کە ینی هەستەکەم غەدرن ئەکرێت و ئەو خرۆش و حەماسەیەش کە لە ئینسانە هەیە تێکەڵی نەکەین لەگەڵ تووڕەیی هەموو دایکێک حەماسەی هەیە بۆی مناڵەکەی بپارێزێ باش نییە کەواتە تووڕەیی بە سروشتی وەربگرین خرۆشانی ناخەشی و حەماسەی ئینسانیش بە نیشانەی دڵسۆزی بۆ کار و پیشە و عینەکەی خۆی وەربگرین و ئەگەر تووڕەیەکی تر هەبێ کە کەوتە پەلاماردانوانە ئەمە ڕەنگ بێ تەفسیرێکی تری بۆ بکرێوانە بەڵام من هەردوو جۆر تووڕەیەکەم تایە هەم تووڕەیە سروشتێکە هەم حەماس بۆ ئەو ئیشوشتانی کەیکم بەڵام ئەلحەمدولیلا لە گەرما زۆر باش بووی بە هیچ ستۆڕە نەبووین و شای من زۆر سپاس دەکەم کاگڕ بە پرسیاری پێش کۆتایی لێ دەکەم باشە تۆ وەکو نووسەرێک بەڕای تۆ کام لەم جوانە زیاتر بەرگری لە ڕەسەنایەتی و مانەوەی کوردبوون کردووە هۆنراوە و مۆسیقا و گۆرانی یانیش سیاست کامیان زیاتر وا دەکات ڕەسەنایەتی کورد بمینێتەوە کولتوری ئێمە کولتوری دەوڵەمەندی ئێمە بە هەموو ڕەگەزەکانیەوە بە ئەدەبیاتی زارەکیەوە بە حەیران و لۆلۆ و بەند و بالۆرەیەوە بە زمانەکەمانەوە بە شێوەزارەکانی زمانی کوردیەوە هەر هەمویان ئەو ڕەسەنایەتیان کە تەبعاً مۆسیقاکەیت بیر نەچێ مۆسیقا دەوڵەمەندەکەی کە زۆریان لێ دزیوین و زۆر مۆسیقایەکی قوڵە چونکە لە پەیوەندی بە ئەو واقعەوە ئەم مۆسیقایە دروست بووە ئەم
ئەم فۆرمانەی مۆسیقا و دەنگ هەڵبڕین بەرز بوو بەسە حەیران لە هەولێر بە جۆرێکە لە موکریان بە جۆرێکی ترە ئەوە واقعی جغرافیە کە تەسیری کردوتە سەر ژێدەنگەکان کە تۆ دەنگ لە شووا هەڵبڕی لە شووا دووبارە بکەیتەوە ئەمانە کەواتە دروستبوونی کۆی کولتوری ئێمە ڕنگدانەوەی ئەو واقعەیە کە ئینسانی ئێمەی تیا ژیاوە و بە پێی ئەوە کە چی بەسەر هاتووە چی پێویست بووە هاتووە دەنگی خۆی زمانی خۆی و کولتوری دروست کردووە باشە ئەم کولتورە قەڵای مانەوەی ڕەسەنێتی ئێمەیە ئەوەی کە ئەم کولتورەی فرامۆش کردووە یەکشتە ئەو سیاسەتەیە کە لە وڵاتی ئێمەدا هەیە کەواتە سیاست نەک هەرنەی پاراستووە بە دەلیلی ئەوەی پێت دەڵێم پێشمەرگە کە ئەچێ لە خەتی پێشەوەی شەڕ دەکا بە سیاست شەڕ ناکە بە ئایدۆلۆژیا نایکە بەو کولتورە شەڕەکە کە بۆی ماوەتەوە ئەو پێی وایە ئەبێ بەرگری لە خاچی خۆی بکات باشە ئەبێ مانەوەی خۆی دابین کا لە بەرەوەی مناڵەکانی چاوەڕێن بۆ ئەوەی خێزانەکەی بێ هاوسەر نەبێ و بە چاوی سووک سەیر بکرێ ئەم حەماسە ناخەچیانن وا ئەکەن کە پێشمەرگە شەڕکا بۆمانەوە و دوورخستنەوەی دوژمن لە خۆی نەک ئەوەی سیاسەتێک ئاراستەی کردووە ئایدۆلۆژیاک ئاراستەی کردووە بە پێچەوانەوە ئەوەی کە نەبێ سیاسەتە لە کۆمەلگا وڵاتی ئێمەدا ئەمە سیاست نییە ئەمە شتێکی ترە بەڵام کولتوری ئێمەی هێشتوتەوە بەداخەوە ئەم فۆرمی سیاسەتی ئێستا خەریکە ئەو کولتورەش ئەوەندە بێڕێزەکە ئەوەندە بە ڕێگە ئەدا کولتوری تر بێڕێزیمان پێ بکەن کە کولتورەکەش خۆی کەوتۆتە مەترسیەوە بۆیە قەت لە من نەپرسی کامیان ڕەسەنایەتی پاراستووە لەبەر پێ دەڵێم کولتور پاراستوێت دەستت خۆش بێ کاگڕێبوار زۆر زۆر سوپاس دەکەم کە ئەمڕۆ کاتی خۆت بە ئێمە بەخشی هیوادارم پرۆگرامەکەت بەدڵ بوو بێ چیت هەیە لە بۆ بەرنامەکە بوو لە بۆ ئێمە لە کۆتاییدا تیمێکی جوانن زۆر سوپاسانەکەم و بەردەوام بن زۆر زۆر سوپاس زۆرشم پێخۆشە بە حەماسەوە پرسیار لە کولتور و کوردبوون و ئینتیما و ئەو شتانەوەکەن بەڕاستیەوە زۆر گرنگە چونکە میدیاکانی کە ئەوەی بۆیان گرنگ نیە ئەم ڕەهەندەیە و من هەست بە پەراوێز دەکەم لەم کۆمەلگایەدا هەست دەکەم دەنگم ئەخنچێنرێ چونکە ڕێگە نادەن بەو شێوازەی کە تۆ ئەتەوێ قسە لەسەر کولتوری خۆت بکەی لەسەر دەوڵەمەندی لەسەر شکۆی نەتەوەی ئەمانە دەستت خۆش بێ من زۆر زۆر خۆشحاڵم کەم ڕۆ لەگەڵ بەڕێستان بووم زۆر زۆر سوپاس دەکەم دووبارە خۆشەویستان پرۆگرامی چیرۆکی من کۆتایی پێهات تا پرۆگرامێکی دیکە خواتان لەگەڵ